سلااو بەڕێزان بە بۆنەی 36مین ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بروسکەیەکی پیرۆزبایی ئاراستەی سکرتێری گشتی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات کە ئەمە دەقەکەیەتی. بەڕێز بەناوی مامزەلا سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڕێزان ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، با بۆنەی 36مین ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پیرۆزبایی لە بەڕێزتان و سەرجەم ئەندام و لایەنگران و دۆستانتان دەکەین و هیوادارین ئەم ساڵیادە ببێتە خاڵی پێکەوە گرێدانی مێژووی خەباتی ڕۆژانی مقاومەت و خەباتی قۆناغی ئێستایی کۆمەلگەی کوردستان کە خەباتی چاکسازی هەمەلایەنە و ڕیشەییە بە مەبەستی پاراستنی دەستکەوتە بەدەسهاتوەکانی گەلەکەمان و گەیشتن بە ئامانجە استراتیژیەکانی. بەڕێزان، ئەمڕۆ کۆمەلگەی کوردستان و هەموو هێز و لایەنە سیاسیەکانی لا بەردەم زۆرێکی تری خەبات و تێکۆشان داین لە پێناو خستنەگەڕی پرۆسەی چاکسازیەکی گشتگیر و هەمەلایەنە لە ئەزموونی حکومڕانی کوردستاندا کە تاکە گرنگی پاراستنی ئەزموونەکە و هێنانەدی عەدالەت کە شاڕێگەی گەشەپێدانی کۆمەلگەی کوردستانە بەرەو ئایندەیەکی گەشتر و ئومێدبەخشتر. بۆیە لەم بۆنەدا دەخوازیم یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی خاوەن ئەزموون و مێژوو بە هەمان گڕوتینی ڕۆژەکانی خەباتەوە فاکتەرێکی کاریگەر و یارمەتیدەر بن بۆ سەرکەوتنی ئەم خەباتە نوێی گەلەکەمان و بوێرانە پەنجە بخەنە سەر کەم و کورتی و ناتەواوی و خاڵە لەوازەکانی ژیانی سیاسی ئەم قۆناغا تا بە هەنگاوی عملی و جدی کۆسپ و لەمپەرەکانی بەردەم هەڵمەتی چاکسازی لا بدەین. ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە بەڕێزەوە دەڕوانینە پەیوەندی دۆستانەی دووقۆڵی نێوانمان و چاوەڕێی هەڵوێست و هەنگاوی جدین بۆ خستنەگەڕی پرۆسەی چاکسازی و ڕاماڵینی کۆسپەکان. جارێکی تر ئەم ساڵیادەتان لێ پیرۆز بێت.